مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. هەڵبەهەڵ بوو هەرا و هەنگامەی شار، بۆنی درەختانی ئاقاقیا و بەنزینی بەهەڵم بوو، زۆریان بۆ مێشکم دەهێنا بەدەم بۆڵاندنەوە و گوتم: چگرمایەکی ناخۆشە، تۆ پێکەنیت هەموو داناورد و درەخشانەکانت بە دیار کەوتن، ڕووناکی گڵۆپەکە دەیدا لە دەم و چاوت و ڕەنگی ڕوخسارت پەمەیی دەینواند و چەناگە باریکەکەت و چاو پڕشنگدارەکانتی بەرجەستەتر نیشان دەدا. جلێکی ناسکی ماڵەوەت لەبەر بوو، جلێکی گوڵگوڵی ئاماڵشینی خەتخەت لەسەر سینگتەوە نیم چەکراوە بوو، بازوە درێژ و سپیەکان و لاقەڕوتەکانتی دەنوان. گوتت: منیش گەرمامە. دەستت بەرز کردەوە تا عەتری تیژی ژنانی سەوزەڵە بگەێنیتە کەپوم. ئەو سابەدەم بابێشکدانەوە لەسەری ڕۆیشتی. ئەم گەنگەشەیە هەردووکمان تووڕە دەکات. من لە تۆ تێناگەم. نا ئازیزەکەم، بۆچی دوو دڵیت؟ من بیرم لە هەموو ئاکام و ئەنجامێکی ئەم فێڵا چکۆلەیە کردوتەوە، بیرم لەو دەستکەوتانە کردوتەوە کە ئەم شۆخی و سوعبەتە سادەیە بۆ مانی فەراهەم دەکات. بریتیە لا پارە و لە سەرکەوتن و کاتێ بە یەکەم کتێب شۆرەتت پەیدا کرد، بۆچی هەوڵ نادەیت بە خۆت کتێبانی باش و جددی بنووسیت؟ بۆ نا؟ مادامێکی کاری ڕۆژنامەوانی دەکەی، مانای وایە تۆش ئەهلی قەڵەمی، وا دیارە بەتەمای بەراوردمان بکەی؟ نا، بەراوردتان ناکەم، بەڵام خۆتۆ نووسەرێکی تازە کوڕە و تازەکار نیت، شارەزای بواری نووسینی. کە تەماشای تەرزی کارکردنت دەکەم، هەز دەکەم. هەڵبەتە لەم تاریف و ستایشە بێتامە تەریق بوومەوە، بەدەم زمانە لاڵی کۆوە گوتم: جارێ بەلای کەمەوە دەبێت کتێبەکەی جۆرج پاکنووس بکەم. ئەمە کارێکی ئەوچۆی ناوێ، لا هەوڵەوە تا کۆتایی پاکنووسی بکەوە، ئەگەر بە پێویستیشت زانی ڕاستیشی بکەوە. شانەکانم هەڵتەکاند و گوتم: قسە بەلاژ مەکە. نا، دەبێ هەڵەچنی بکەی و ڕاستی بکەیتەوە. دکتۆر جۆرج گالەر کەمێک بێسەروبەر بوو. من ئەمە لە هەموو کە زیاتر دەزانم. لەگینە لە هەندێک شوێندا تۆندڕەوی کردێت، بە خۆت دەبینی و هەر کات لا پاکنووسی بوویتەوە، هەنگی بە پێویستدا بۆ یەکێک لە وەشانکارە گەورە و ناودارەکانی دەنێرین و ئەو جا چاوەڕوان دەکەین. جا چ چاوەڕوانێکی پڕتاسە. باسکت گرتمە و بەرەوبەر پەنجەرەکەت بردم. هەردووکمان شان بەشانی یەکدی وەستاین و کەوتینە تەماشای ئەم شارە گەورەی کە ڕووناکی گڵۆپەکان تاریکەکەی لێ دەڕەواندە و هەڵمی وەنەوشەیی باڵی بەسەر دەکێشا و خەمناکی دەکرد. ئانیشکمان نایە سەر قەراغی پەنجەرەکە. شەو خەمناک و ناخۆش، گرد و تۆزاوی بە دەم و چاوماندا دەلکا. دار و درەختەکانی بۆلڤاری سولت با کڵاوێن گەڵا و گوڵی ئەلکتریکیەوە سەریان بەرز کردبوو و حەپەسا و بێجوڵە چاوەڕوانی هەڵکردنی بایان دەکرد. ڕێڕەوی ڕێگای ئاسن شین و شینباو لە نێودۆڵێکی تاریکەوە کە بەرەو ناوەندی پاریس دەڕۆیی دەدرەوشایەوە. لە بن لێوانەوە وتت: ئەرێ بەڕاست ئەم شارە گەورە خڵەفاوی کە لەژێر پێمانداوە دەرکەوتووە، هیچ ئارەزویەکی شانازی و نەمری و دەسەڵات و سەروەت و سامان و خەبات و تێکۆشانت لە دڵدا بێدار ناکاتەوە. بیر لە هەموو ئەوانە بکەوە کە لێرەدا لە ناو جێگای نەرم و گەرمدا خەوتون. ئەوانە ئەمڕۆ هیچ شتێک دەربارەی تۆ نازانن، ناود نازانن، سیمات ناناسن، بەڵام لەگێنە لە زەرفی چەند ڕۆژێکدا بێدەنگ بە. هیچ نەڵێ. بۆچی بێدەنگ بم؟ من متمانەم بە تۆ هەیە. باشتر وایە بڵێ متمانەت بە گالار هەیە. بەڕاستی تۆ گەوجی. دووبارە دەستت با پێکەنین کرد، هەمان پێکەنینی پڕجۆش و خڕۆش کە هەستی غروری لاچێ دەکردم و کەمێکی دەترساندم. باسکە قورسەکانم لە دەوری شانەکانت ئاڵاند. خۆت ڕاست کردە و لە بن لێوانەوە بەچپەوتت: بەڵێنم دەدەیتێ؟ بەڵێنی چی؟ خۆت لە گێلی مەدا. زۆر چاک دەزانی مەبەستم چییە. قیتارێک بە خێرایی بە هاتوو هاوار بە ڕووناکیە زنجیرەیە و دووکەڵا چڕەکەیەوە تێپەڕی. چاوم نوقاند، وام وێ ناکرد کە ئەو قیتارە دامانیە پێش بەدەم هەرا و هەنگامەی چرخەکانی و دەنگی تیژی شووتەکانیەوە دەمانبات. وتم: دوایی باسی هەموو ئەو شتانە دەکەین. دوایی. بۆچی دوایی؟
نەمدەزانی چی بڵێم چ وەڵامێک بدەمەوە هەناسەیەکی قوڵم هەڵکێشاوتم کارێکم بەسەرا دەسەپێنی کە هیچ پێم خۆش نییە کێ دەڵێ سەبارەت بە بایەخ و بەهای ئەم کتێبە بە هەڵە نەچوین لاگینەوە وەشانکارەکە ڕەفزی بکات و چاپی نەکات پێ دەچێ خواخوای ئەمە بێ وەڵامم نەدایەوە گڵۆپەکەم کوژاندەوە و تەواو لەو ساتە ئەفسوناویە سەیرە تریفەی توندی مانگەشە و دای لە ناو ژوورەکە کردی بە ئەشکەوتێکی شین باو ئەوجا تارمایەک بەرەو ڕووم هات دوو دەستی بە خوێنی هەبوو لە دەوری ملمی ئاڵان گوێم لە دەنگێکی ئارام و خاکی و ملکەچ و گوێڕایەڵ بوو کە بە گوێمدا چپاند سوپاس جاک سوپاس گەرمای ئەو شەوە لە کێشانە بوو تا بەرە بەیان چاومان نەچوەخەو پێرێ لاپاکنووسی کتێبەکە بوومەوە بەڕاستی کە پیا و نووسینی کەسێکی دی دەخوێنێتەوە بەڵام بەدەستخەتی ئەم نووسرا بێتەوە دووچاری هەستێکی سیر دەبێت وام هەز دەکرد کە چونکە ئەم دەقم پاکنووس کردوتەوە پێم نامۆنیە و کەمدا بێژێک بووم بە شەریکی ئەم بلیمەتە ئەم بلیمەتیە سووکە پەیوەندێکی بە منیشەوە پەیدا کردووە لە ساتی سەرمەستی و نەشئەدا ئەو جۆرە قسانم بەخۆم دەوت وێ ڕای ئەمەش دەستکاریەکی زۆرم نەکرد جورئەتی ئەمەم نەدەکرد زۆر لەو پیاوە دەترسام بە دەستێکی پتە و ئەم وشانم لەسەر نوسخا پاکنووسکراوەکە نووسی غەزەب ڕۆمان نووسینی جاک سوورپیا تەواو بوو زۆر سەیرە وا هەز دەکەم لەوەتای ئەو درۆیم شەرح کردووە کە لەگی نەکاریگەری بەسەر سەران سەری ژیانمەوە هەبێ باشتر و خۆشتر هەناسە دەدەم لە ئێستا بەدواوە دەبێ ئەم نهێنیە بپارێزم لەگەڵ یاڕا بێم و بزانم چۆن دەیشارمەوە بەردێکی بنێمە سەر و لە قوڵایی ناخەمدا بینێژم تا نەبێتە کۆسپی ڕەوتی ژیانم دەبێت لە بەردەم خۆمدا ڕۆڵی بێگردی و ئاسوودەیی بیر و خەیاڵ بگەڕم ئیدی ئەم شتانە پێویستن لەم ساتەدا لە پڕ هات بە سەرماکە ئەم دەستنووسا هەڵگرم و لا چەکمەجەیەکدا بیشارمەوە و چاو لە شانس و یەغباڵی خۆم بپۆشم دەتوانم کتێبەکەم بۆ شانخانەی بریور نەنێرم هێشتا کات بەدەستمەوە ماوە دەڵێم هێشتا ئازادم بەڵام سوورم دەزانم کە هەموو شتێک سەبارەت بە من بڕاوەتەوە و بڕیاری لێدراوە یەک دنیا و شەونی گاو جوڵە و ئومێدی هەستپێکرا و بێویستی خۆم بەرەو چارەنووسێکی نادیارم ڕادەماڵن کۆمەڵێک پلان و نەخشەی ورد کۆمەڵێک بوویەر و ڕووداوی ئاسایی و بەڕواڵەت کەمبایەغ ئایندەم دیاری دەکەن من و سوزان بەڕادەیەک چوونەتە قوڵایی ئەم ڕیسکەوە کە دەرفەتی گەڕانەوەمان لێ بڕاوە خودایە کارێکی وەها بکە پەشیمان نەبمەوە لەو شتەی کە دەستبەرداری بووم